ناڕەزایەتیەکانی مامۆستایان و فەرمانبەران لە پارێزگای هەڵەبجە لە پێناو بەدیێنانی مافەکانیان بەردەوامی هەیە. نزیکەی 3 مانگە سەر شەقامەکان بووەتە سەکۆی داواکاریەکانی مامۆستایان و فەرمانبەران. تا ئێستا دەسەڵات جگە لە بێدەنگیەکی دیکەڵ نەبژاردووە. مامۆستایانیش ڕایدەگەێنن بەردەوام دەبن لە بایکۆت تا حکوومەت و دەسەڵات دێنە سەرخەت و کۆتایی بە کێشەکان دێنێت. داواکارم لەم 4 حیزبە چیتر بەشدار نەبن لە برسیکردنی خەڵک. ئەگەر ئەوان بەشدار نەبن و هەڵوێستیان هەبێ و لەگەڵم حکوومەتە گەندەڵ و دزا نەبن، ئەوان ناتوان بەم شێوازە خەڵک بچەوسێنەوە و ئاوا بەم خەڵکە بکەن. هەتاوەکو مافەکانمان جێبەجێ نەکرێ ئێمە ناگەڕێنەوە بە وڵەکانی خوێندن. لەسەر شەقامبوون لەگەڵ مامۆستا بە شانازیە زانین و بە بەردەوامیشین لەگەڵ یا هەتاوەکو مامۆستا قەناعەتی وانە بێ لە دڵەوە کەوا مافەکانی وەرگرتووە و ئێمە دڵنیاین لەوە تاوەکو ئێستا بە شێوازێکی جددی وەڵامی مامۆستا نەدراوەتەوە، بۆیە لەگەڵ ئەوانەی لەسەر جادەین. لەناو خۆپیشاندانەکەی هەڵەبجە دەیان قوتابی بوات نەدی خەونەکانیان لە پاڵ مامۆستاکانیان هاوار لە حکوومەت دەکەن بۆ ئەوەی موچەی مامۆستاکان بدات و داواکاریەکانیان جێبەجێ بکە. دوجار ڕۆژێک بێت ئەوانیش بگەن بە خەونەکانیان کە هەر لە ئێستاوە لە زەهنیاندا نەخشەیان بۆ کێشاوە. با هەموو جارە دەرگاکان داخراون لەبەری حکوومەت موچە نایەت. داواکەم موچی مامۆستایان فەرمانبەران بات. حەز ناکەین ئەمانەیە بچینەوە بۆ قوتابخان. بەخوا و خۆشم بە یەکەم دەرچوو. خۆڵا لە ئاشتی ئەورامی ساڵی پێشوو داتووە وتوێتی من بۆ هاتووم هەردا بۆ پێکتێنم نەوت بەس وەڵای بەس هەرچی نەوت دەجیوێتی. بەخوا حەزەکەم منش ببم بە پۆلیس. بەپێی بەیاننامەی دەستەی داکۆکی لە مافی مامۆستایان، خۆپیشاندان و ناڕەزایی بەردەوام دەبێت و هەوڵەکان و فشارەکانی شکانی بایکۆتیش شەرمەزار دەکەن. دوورنیە لە چەند ڕۆژی داهاتووشدا قوتابیان و خوێندکارانی پۆلەکانی نۆدا بێنە سەر شەقام و خۆپیشاندانی فراوان ئەنجام بدەن وەک پاڵپشتیەک بۆ داخوازیەکانی مامۆستایان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.